بێگومان لەبیرتانە کە لە سەری ساڵی 2023 لە شاری سلێمانی کۆمەڵک چالاکی زۆر جیاواز بەڕێوەچوو چالاکیەکان هەر لە چالاکی هوەریەوە لە خۆی ئەگر هەتاک و چالاکی تایبەت بە دڵخۆشکردنی منداڵان و هەروەها لەگەڵیشی شارەکە زۆر بە جوانی ڕازا بووەوە وای کریادگارێکی زۆر جوان لە لای هەم دانیشتوانی شارەکە هەم ئەو کەسانەی ڕۆیانە کردە سلێمانی دروست بێ جا ئەم چالاکیانە لەلایەن پلتفۆرمی ئینسلێمانیەوە سازکرا بوو. ئێستا ئەم پلتفۆرمە ئەوێت بۆ نەورۆزیش بە هەمان شێوە کۆمەڵک چالاکی زۆر تایبەت ساز بکات بۆ ئەوەی کە نەورۆزەکە زۆر بێوێنە بێت. جا لە نەورۆزی ئەم ساڵە ئێمە لە سلێمانی چی ئەبینین چالاکیەکان چین ئێستا بۆتان دەرئەکەوێت بۆ ئەوەی کە لەسەر ئەم تاوەرە بدوێن میواندارەتی وتەبێژی پلتفۆرمی ئینسلێمانیمان کردو بەڕاست بەڕێز هەژان هێرش بەڵام پێشوی بچینە لای هەژانخان با بە یەکەوە ڤیدیۆیەکە ئامادە کراوە لەسەر ئامادەکاریەکان لەلایەن پلتفۆرمی ئینسلێمانی بۆ نەورۆزی ئەم ساڵ بە یەکەوە بیبینین جا دواترە چینە لای میوانە ئازیزەکەمان. بەڵێ ئەم دیمەنە جوانانە نەورۆزی وەبیر خستینەوە بەڵام پلتفۆرمی ئینسلێمانی ئەڵێت نەورۆزی ئەم ساڵ بە چالاکیەکانی ئەمان زۆر بەگوڕوتینتر و زۆر جوانتر بەڕێەکرێت جا بۆی کە بزانین بەڕاستی ئەم چالاکیانە چین با بچینە لای هەژان هێرش میوانی عزیزی بەرنامەکەمان خات و هەژان زۆر بەخێربی زۆر بڵێیت پلتفۆرمی ئینسلێمانی بۆ نەورۆزی ئەم ساڵ چی ئەکات؟ بەیانیتان باش سپاس خاتی سەحەر سپاس بەیانی هەموو بینەرانی کەناڵ ڕەنگینەکەی کورسات باش سپاس بۆ پاڵپشتیتانوە کەمیشە پلتفۆرمی ئینسلێمانی وەک بەڵێنماننا هەر هاتم بۆ بەرنامەکەی ئێوە بۆ کاتێ باسمان لە فستیڤاڵی سەری ساڵی نوێ کرد بەڵێنماننا کە بەردەوام بین بەردەوام بووین ئێمە فستیڤاڵێکی گەورەمان ئامادەیە بۆ نەورۆزی ئەم ساڵ بۆ جەژنی کوردان جەژنی نەورۆز تەواوی کار و چالاکیەکانمان ئێمە لە هەڤەی مانگۆ دەست پێکا بۆ 20 مانگ نەورۆزمان تۆزێک جیاوازە بیرمان لە تەمەنەکان هەمووی کردوتەوە بیرمان لە گەنج کردوتەوە بیرمان لە خانمان کردوتەوە بیرمان لە مناڵانیش کردوتەوە چالاکەکانی ئێمە لە هەڤی مانگۆ دەست پێکا بۆ 20 مانگ لە دەستپێکەوە حەزەکەم لە ڕازاندنەوەی شارەوە دەست پێ بکەم وەک سەری ساڵی نوێ بینیتان ئێمە ڕازانەوەیکی باشمان کرد لە شەقامی سالمە بە درێژایی شەقامی سالم لە بەردەمباخی گشتیەوە بە بەردەم سیتیستار لە نەورۆزیشدا بە هەمان شێوە بەڵام تۆزێک جیاوازتر بە نێرگز وەک لۆگۆی کەناڵەکەی ئێوە بە نێرگز و بە هەڵاڵە لەبەری ئەمانە لۆگۆی ئێمەی کوردن بەوانە ئەڕازێنرێتەوە بۆی جیاواز بێ زۆر لەگەڵ سەری ساڵە بەم شێوەی بەردەوام ئەبێ ڕازانەوەکان و چالاکیەکانمان لە هەڤەی مانگە بۆ 20 مانگ دەست پێکات چۆن لە دەست پێکات چالاکیەکانمان لە پارکی ئازادیەوە دەست پێکات لە پارکی ئازادیە ئێمە هەڤە بۆ 20 مانگ بە تەواوەتی چالاکی هەیە واتە هەر کەسێک لە نێوان هەڤە بۆ 20 مانگ ئەتوانێت سەردانی پارکی ئازادی بکات لەوێ سێ چالاکی گەورە هەیە یەکەمیان نمایشی فیلمی درێژی کوردیە بۆ یەکەمین جار لە فستیڤاڵێکی ئاوا گەورەیە هەوڵمانە ئەو فیلمانەی کە بەم دواییە لە سینەماکان پەخشکران بیان هێنین کە بە کواڵەتێکی زۆر بەرزن زۆر بە باشی بەرهەم هێنراون ئەوانەی کە بێبەش بوون لە بینینیان بێن لە دیمەنێکی جوان لە سەکۆی ئازادی لە پارکی ئازادی لە کاتژمێر 6 بۆ 11 شەوە لە هەڤەی مانگ بۆ 19 مانگ وەرن شەوانە بینەری سێ فیلمی کوردی بن لەوێ 7 بۆ 19 لەناو پارکی ئازادی بێبەرامبەر سپاس بۆ میترۆنۆم کە نمایشکردن و مەسەلەی پەخشکردن و لایت و هەموو شتێک میترۆنۆم بۆمان ئەکات هەر لە 7 بۆ 20 مانگ ئێمە هەموو ڕۆژێک کاتژمێر 2 بۆ 10 مارکێتی ئینسلێمانیمان هەیە بە بەشداری
بەشداری ئەم جارە جوتیارەکان بەرهەمە خۆماڵەکانمان هەیە بەڵێ ئەم جارە خواردنگەکان دووبارە هاتوونەتەوە لەگەڵ کارە بازرگانی بچووکەکان خانمان گەنجەکان هەمویان پێکەوە لەوێ 150 کوخمان ئەبێت هەموو ڕۆژە 2 بۆ 10 شەو لە حەڤەی مانگ بۆ 20 مانگ وەرنە پارکی ئازادی ئەمە بەبێ جیاوازی بۆ هەموو جوتیارانەی لە چواردەور و شارەکانی تری بەبێ جیاوازی هاوڕێگانێمە پێشتر ئەو گەنجانی لە لای ئێمە ستافی ئینسلێمانی ئێمە بڵاومان کردەوە لە ڕێگەی ئینستاگرام و فەیسبووکەوە لە بۆ ئەوەی کە ئێمە هیچ جیاوازیەک نەکەین بۆ ئێمە هەمووان وەکو یەکەن لە هەر شوێنێکی کوردستانەوە بن ئەوەی کە فۆرمی پڕ کردەوە ئێمە خۆشحاڵانە سەر و 600 فۆرم بۆ ئێمە هات لەو 600 فۆرمە 150 جاکرایەوە ئەوانی کە پێشتر بەشدار بوون هەوڵمانە تازەتر ئەوانی کە بەشدار نەبوون پێشتر بێن و جوتیارەکانیش زۆر بەرهەمی خۆماڵی باش بەشدارە لەگەڵمانە کەواتە تۆ ئەتوانیت هەموو ڕۆژێک لە 7 بۆ 20 مانگ لە کاتژمێر 2 بۆ 10 بیت سەردانی پارکی ئازادی ئەمەش هەر لەوەیە یاری کوردوارەکانیشمان هەیە ئەویش 7 بۆ 20 مانگ نزیک لە مارکێتەکە کڵاوێن مزراحێن لەگەڵ ماروپەیژە ئەمانە هەمووی بێ بەرامبەرە ئەتوانن بێن لەوێ خێزانەکان یاری بکەن سعات 2 بۆ 10 شەو بە هەمان شێوە 8 مانگ بە هاوبەشی کەناڵی کورسات بەرنامە جوانەکەی کەناڵی کورسات زیتەڵ و خاتوتەوار کۆنسرتێکی تایبەتمانە بێ لەسەر چنار لەسەر چنار مناڵەکانتان کاتژمێر 5 بۆ 6 ئێوارە 8 سێ بێنن لەوێ کۆنسرتی گەورە بە هاوبەشی گروپی نامدار شانۆگەری دادگامان ئەبێت لەوێ یاری و خوانێکی تایبەت ئامادە بۆ مناڵەکان و دیاریشیان پێبەخشێت و دەموچاویشیان ڕوخساریان بۆ ڕەنگا و ڕەنگ ئەکرێت دواتریش خاتوتەوار و زیتەڵا چاپێکەوتنیان لەگەڵا ئەکەن لەو بڕام کاتێکی خۆش بێت وادارم هەمووان بە جلی کوردی و مناڵەکانتان بێنن 8 مانگ کاتژمێر 5 بۆ 6 ئێوارە لەسەر چنار دواتر 19 مانگ لە شانۆی ڕۆمانی لە پارکی هەواری شار ئێمە کۆنسرتێکی گەورەمان هەیە بەڕاستی بە هاوبەشی دووبارە کۆمپانیای میترۆنۆم کە لە سپۆنسەرە سەرەکیەکانی پلاتفۆرمی ئینسلێمانی و فستیڤاڵی نەورۆزی ئەمساڵ لەوێ کۆنسرتێکی گەورەمان هەیە بە هاوبەشی گروپێک و باندێکی گەورەی میوزیکی هەژار زەهاوی لەوێ ئەبێت لەگەڵ خاتوهانی لەگەڵ سەنا بەرزنجی لەوێ کاتژمێر 5 بۆ 8 شەو لە شانۆی ڕۆمانی وەرن بەبێ بەرامبەر ئەتوانن گوێبیست بن کاتێکی خۆش بەسەر بەرن لەگەڵ ئێمە لەگەڵ پلاتفۆرمی ئینسلێمانی و فستیڤاڵی تایبەت بە نەورۆز 20 مانگیش کۆمەڵێک چالاکیمانەیە بەڕاستی 23 هەوڵمانە ماراسۆنێکی زۆر گەورە نێودەوڵەتی ساسکەین لە 23 کاتژمێر 10 بەیانین لە بەردەم پرۆژەی نیشتەجێبوونی شاری گۆیژەوە دەست پێکا کاتژمێر 10 بەیانی 23 لەوێ دوو مەودامان هەیە 5 کیلۆمەتر لەگەڵ 21 کیلۆمەتر لەوێوە گەنجەکانمان کچ و کوڕ بێجیاوازی یەن لەوێ بەشدار ئەبن ماراسۆنەکە دەست پێ ئەکات کە کۆتایی هات ماراسۆنەکە یینچی ئەەکەین خەڵاتی یەکەم و دووەم و سێمی کچ و کوڕ ئەەکەین باشە دواتر ئێمە لە کاتژمێر 4:30 لە بەردەم باخی گشتیەوە بۆ بەردەم سیتی ستار کەرنەڤاڵێکی گەورەی نەورۆز سازەکەین بە بەشداری ژمارەیەکی زۆر لە کچ و کوڕەکانمان میوزیک هەیە دهۆڵ و زۆرنا هەیە جلی کوردی هەیە لە هەمان کاتا هەوڵمان ناوە کاراکتەرە کوردەکان دروست بکەینەوە بە هاوبەشی کۆمپانیای شۆکەر سوپاس بۆ ئەوان کە سپۆنسەری ئەم کەرنەڤاڵی ئێمەیان کردووە کاراکتەرەکانیشمان ئیبراهیم پاشای بابان دروستکەری شاری شاران شاری سلێمانی پیرەمێر بەدیعەدارتاش کۆمەڵە کاراکتەری تر دروستمان کردوونەتە و پێکەوە دێن کەرنەڤاڵەکە دەست پێکا لە بەردەم باخی گشتە بۆ بەردەم سیتی ستار لە بەردەم سیتی ستار شەدواوی کە کاتژمێرێک لە دوای 4:30 یەنە بەردەم سیتی ستار لەوێ ئاگرێکی گەورەی نەورۆز ئەکرێتەوە دواتر کە ئەمەشمان تەواو کرد ئەچینە سەر شاخی گۆیژە لە ئێوارەی 23 300 کوڕکچی جوان بە مەشخەڵی ئاگرەوە بەسەر چای گۆیژەیە سەر ئەکەون و لەوێدا دووبارە مەشخەڵەکانیان دائەنێن و ئاڵایەکی گەورەی کوردستان لەوێ دانراوە و ئەتوانین بڵێم دیمەنێکی زۆر زۆر جوانی ئەبێت دواتریش ئێمە لە شەوی 23 کۆنسرتێکی زۆر زۆر گەورەمان هەیە لە کاتژمێر 7:30 ئەگەڕینەوە شەقامی سالم واتە کۆنسرتی یەکەممان 20 مانگە لە هەواری شار لە شانۆی ڕۆمانی بەڵام کۆنسرتی دووەممان لە شەقامی سالم ئەبێ کاتژمێر 7:30 ئەتوانین بڵین ئاهەنگێکی گەورەی نەورۆز ئەبێ لە بەرەوەی گۆرانەکان شادن لەگەڵ هونەرمەندان حەمید عوسمان یادگار خالدی ماجد لەگەڵ باندێکی میوزیکی گەورە زۆر باشە دەستان خۆش بێ بێگومانەمانە واکە کە شاری سلێمانی ئەم ساڵ لە نەورۆزە جوانتر و جوانتر بڕازێننەوە بەڵام ئەوەی کە پرسیارە لەگەڵ هەموو ئەم
شوێنانەتان کە جیا کردێتەوە پێویستان بە تیمە یعنی بۆ نمونە کاڵەی شتەکە بۆ هەمووانە خەڵکێکی زۆر ڕوەکات ئێوە لەوانەیە لە هەموو شوێنەکان لە شانۆی ڕۆمانی ئەمو نەرمەندانی لێن شوێنەکانی ترتان بە تایبەتی بۆ کەرنەڤاڵە گەورەکە ئێوە هەوڵتانەوە تیمی تایبەتان هەبێ بۆ ئەوەی کە لەو شوێنانە ئامادە بن ڕێنەوەی خەڵک بکەن بتوان یارمەتی خەڵک بن بتوان بە شێوازی لە شێوازەکان قڕباڵغێکی وا دروست نەبێت کە ڕێ لە چالاکیەکانی ئێوە بگرێت. بەڵێ کاک سەرکۆ ئێمە ئەزمموی فستیڤاڵی سەری ساڵی نوێمان هەیە بەڵێ ئێمە ستافمان لەگەڵایە و خۆشببختانە خۆبەخشیشمان لەگەڵایە هەمووان گەنجەکان ژمارێکی زۆر خۆبەخشمان لەگەڵایە خۆمان ستافی خۆمان لە هەمان کاتە ئێمە تایگەر فۆرسمان لەگەڵایە بۆ پاراستنی گیانی هەموو لایەک هەم ستافی خۆمان هەم هەر کەسێکێتە ئەوێ سپاس بۆ تایگەر فۆرس کێکێکە لە سپۆنسەرەکانی ئێمە لەگەڵ برایانی خۆتان ئاگاتان لێیە لە ئەستەری ساڵی نوێشە بەو هەموو قەرەباڵغیەوە سپاس بۆخوا سپاس بۆ هەموو لایەنە پەیوەندیدارەکان خۆتان ئاگادارن لەوێ بوون کورسات ئاگادار بووم سپاس بۆ کورسات کە تا نزیکی 12:30 شەو لایف هەموو برایان لێ بوون بە شێوازێکی ڕاستەخۆ ئەیانگواستەوە یەک کێشەی بچووکم نەبینی سپاس بۆخوا. هاوڕێگیان سلێمانی شاری شاران پێویستی بەم جۆرە فستیڤاڵانەیە ساڵانێکی زۆر زۆرە ئێمە فستیڤاڵ نەئەکرا کۆنسرت نییە بەم شێوازە بێ بەرامبەریش بێت پلاتفۆرمی ئینستەمانی بیری لەوە کردەوە کە دووبارە ئەم کۆنسرتانە بکاتەوە دووبارە خەڵکی بەجلی کوردیەوە لە بۆنە جیاوازەکانیش ئەمە سەری ساڵمان هەبوو ئێستا نەورۆزە بیرمان لە بۆنەکانی تریش کردوەوە ئەمە لە کاتێکی ترا باسیەکەین کاتە چالاکیەکانتان بەردەوامی ئێمە بەردەوام ئەبین بەڵێ بەردەوام ئەبین یادی دامەزرانی سلێمانیمان لە پێشە یادی بۆنی ئاینیمان لە پێشە ئێمە ئینشاءڵڵا کاربوانەژەکەین بێجیاوازی لە بڕی پلاتفۆرمی ئینستەمانی ئامانجی تەنها و تەنها خۆشی و شادیە بۆ دڵی شاری شاران شاری سلێمانی لەگەڵ هەموو ئەو گەشتیارانی کە ڕوولا شاری سلێمانیکەن لە هەر کوێ بن لە هەر قەزا و ناحیەکە جا هەژانکان مادام باسی دڵخۆشکردنی هاوڵاتیانت کرد بە ڕێزت یەکێک لەو پێشنیارانەیە کە هەمیشە ئەندازیارانی شارسازی باسی ئەکەن ئەڵێنەوە یادگاری و یادەوەری خۆش بە کۆمەڵ بۆ هاوڵاتیان دروست بکرێت ئەمە لەسەر دەرونی تاکەکان زۆر زۆر گرنگی هەیە بەپێی ئەوەی ئێوە ئیشێکی پێشوشتان هەبوو بۆ سەری ساڵ و کۆمەڵک چالاکیتان ساز کرد هەر بە کۆمەڵ بوو چالاکیەکان دوای ئەوەی کە بێگومان فیدباکەکانتان وەرگرتووەتەوە اینجا دەستان کردو بە کارێکی لەم جۆرە بۆ نەورۆز ئەم فیدباکانە تا چەند باسی ئەوە کات کە لەسەر دەرونی تاکی کورد بە تایبەت لە سلێمانی و کەسانە ڕویان کردەیەرە ئەمە توانینێتی یادگاری خۆش و کاریگەری باش بەجێ بهێڵێ ڕاستە خات و سەحەر من خۆم لەبەرەوەی جگەلەوەی کە وتەبێژی ئینستەمانیم پێشکەشکاری تەواوی کۆنسرت و تەواوی ئەو چالاکیانم کە لە پلاتفۆرمی ئینستەمانی ئەنجامەدرێ ئەو خۆشیە من لە خۆمەوە باس ئەەکەم پێش ئەوەی کە فیدباکی بینەرەکانمان لە سوشیال میدیا و وێنەکان و ئەوانەی کە بەدەست ئێمە گەیشتێتەوە بەڕاستی من خۆم چەند جارێک لە کۆنسرتی شەوی سەری ساڵە 21 مانکە چینە ساڵی تازەوە زۆر گریام زۆر ئەزانی بۆ بە تایبەت کاتێک کە هونەرمەند ڕۆژکەریم هات کۆمەڵە گۆرانی هەیە کە هەمومان نۆستالژیایەکی زۆرمان هەیە لەگەڵی بە تایبەت گۆرانی سلێمانی من خۆم بە چای خۆم لەگەڵ خۆمە دەیانی ترمەبینی لێ ئەگریان ینی زۆر ئەگریان بۆ لەبەر ئەوەی کەشێک بوو ژن کوڕ کچ مناڵ هەمووی هەڵئەپەڕین پێ ئەکەنین دڵیان خۆش بوو کاتێک کە ئەو گروپە لوبنانیەش هاتن سێرکەکە لەوێ نمایشیانە کرد چای ئەو مناڵانم ئەبینی کە یەکەم جاریانە شتێکی ئاوا ئەبینن ئەو کارەکتەرانە بەو شێوە گەورەی یەنە ناویانەوە یاری ئەکەن دیارە بەخشن ئەمە پاڵنەرێکی تر بوو بۆ ئێمە و یەکێکە لەو فیدباکانی کە خۆم بە چاوی خۆم بینیمە و کاری تێکردوم و لە ڕووی سوشیال میدیاشەوە هەموو ئەمانە بە چەندین زمانی جیاواز من بیانیم لێوێ بینیوە بە چەندین زمانی جیاواز قسەیان کرد و لەوێ یادگاریان تۆمار کردووە بەڵێ فیدباک بە ئێمە گەشتۆتەوە و یەکێک لە پاڵنەرە هەرە سەرەکیەکانی ئێمە فیدباکی خەڵکە خۆشحاڵیەوە ئەو ڕنگدانەوەی خەڵکو و ئەو پێشوازیە گەرمە ئەگەر بگەڕینەوە بۆ سوشیال میدیاکانمان هەمووی ڕۆژانە تاگ ئەکرین و دووبارە وێنە و دەیان کەسمە بینی لەسەر شەقامەکان سیارەکان ڕاگرت و ئاهاتن وێنەیان لەگەڵ لۆگۆی ئینسلێمانی و سەری ساڵی نوێیاگەر ئەمە جێی دڵخۆشیە بۆ ئێمە بێگومان لەگەڵ ئەوە شاکە ئەمە چەندە جوانە بۆ شاری سلێمانی و چەنە خەڵکی چواردەوری سلێمانیش دڵخۆشەکە و میوانەکان دڵخۆشەکە
ئەوشمان بیر نەچێت کە ئەزانین شاری سلێمانی چەند شوێنی شە و تایبەتمەندی خۆی هەبوو بە تایبەتیەوە بەشێکی کارەکانتان چالاکیەکانتان بردوتە سەرچنار کەس نییە کەسمان نییە گەر لەم شاریا بوو یادگاریمان نەبێت لەوێ و خوانێکیوارە لەگەڵ باوکمان نەیان بردبینەوێ بەڵام بەداخەوە ماوەیەکی زۆر ئەو شوێنە وای لێکرا بوو کە تەنانەت نەدەتوانی بچیت نەتەتوانی خێزان بەری چەند شوێنێکی نەشیا و بەڵام بە دڵخۆشیۆم شوێنانە نەمان ئێسام جارە ئێوە لەم کارەتانە جارێکی تر بە سلەیمانی ئەڵێن بە خەڵکەکەڵێن وەرن ماڵەکانتان بێنن وەرن لێرە پشوبان یانی جارێکی تر سەرچنار ئاشناکرێتەوە بە سلێمانی لە هەژدەی مانگە وەک باسم کرد ئەو کۆنسێرتە یەکێک لە ئامانجەکانمان ئەوەیە دووبارە مناڵەکان خێزانەکان دایکەکان بەرینەوە سەرچنار ئەو شوێنەی وەک باست کرد هەمومان یادگاریکی زۆر هەیە لەگەڵی سەرچنارێکێکە لەو شوێنانەی لە شاری سلێمانیا من خۆم کە ئەچمە ئەوێ ڕێک مناڵی خۆم یەتەوەیان نوێکراوەوە ئێمە کۆنەکەی جوانە زۆر جوانترە ئەو سا ڕۆشتی تر خوانێک لەوێ خورا و یاری وشمانە کرد و مناڵیش بووین و هەموو کەسێکیش دڵی خۆش بوو لەگەڵ ئەوەی کە پلانتاندانەوە بۆ سەرچنار چه شوێنێکتاندانەوە کە زۆرترین کەس بگرێت یعنی بتوانن بە شێوەیەکی باش خەڵکێکی زۆریە دڵنیام مناڵێکی زۆر زۆرێنن و چاودێریش هەبێت چکە لەوێ زانین سەرچنار ئاوی لێە لەوانێ بۆ مناڵ تۆزێ گرفت و شت بێ ئەمانەش هەمووی پلانیەوێت ئێمە ستافی خۆمان هەمووی لەوێ بین لەوێ ستافی خۆمان خۆبەخشەکانمان هەڵبەت هەر مناڵێکی دێک بۆکی خۆی لەگەڵایە لەبەر ئەوە لەو بڕایانی شتێک ڕوو بدات کە جێی دڵگرانی بێ بەڵام دڵنیا بە حسابی ئەو شتانەمان هەمووی کردووە ینی لەبەرەوەی شوێنێکی تایبەتە و شوێنێکیشە ئەبێ ئاگامان لە مناڵەکانمان بێ حتمەن کاک سەرکویستم ئاماژە بە یەک شت بم ئێمە بۆ سەری ساڵی تازە داتامان وەرگرتووە لەسەر ڕێژەی هاتنی گەشتیاران بۆ شاری سلێمانی لە سەری ساڵی 2021 بۆ 22 ڕێژەی گەشتیاران بۆ شاری سلێمانی 30,000 گەشتیار بووە بەبوونی پلتفۆرمی ئینسلێمانی بەبوونی ئەو هەموو فستیڤالە و کاردانەوەی خەڵک و ڕنگدانەوەی لە سۆشیال میدیا نزیکەی 67,000 گەشتیار هاتۆتە شاری سلێمانیەوە تەنها لە شەوی سەری ساڵە واتە دوو ئەوەندە و شتێک ڕێژەی گەشتیاران زیادی کردووە کە ئەمە ژێکێکە لە ئامانجە سەرەکیەکانی بە دڵنیاییەوە ئێمە مارکێتەکەمان هەیە بە هەمان شێوە داتامان کۆ کردوتەوە بە تایبەت خواردنگەکانمان کارەبازەرگانی بچووکانمان فرۆشتێکی زۆر ڕۆیاوە ئێستش هیوادارین بەر هەمە خۆماڵەکانیشمان جوتیارەکانمان کە لەگەڵمانە بەشدارن بە هەمان شێوە بێت چونکە بەڕاستی کاتی ئەوە هاتووە ئیتر گرنگی بین بە بەرهەمە خۆماڵەکان ئەو هەموو بەرهەمە جوانەمان هەیە هەموو بەرهەمە تەندروستەمان هەیە گوناح نییە هەناردەیشتی تر بکەین لە شوێنی ترەوە هیوادارم کە ئەمە دەستپێکێک بێ بۆی کە دووبارە ئیش لەسەر بەرهەمە خۆماڵەکان بکرێت ئێمە سەیری پیجەکانمە کاتێک ئەمان کرد سەیری پیجی ئینسلێمانی لە فەیسبوک بە هەر سێ زمانەکە نووسرا بوواتە کوردی عەرەبی و ئینگلیزی بۆی کە ئەگەر گەشتیارێکی ویستی یان کەسێکە لانەیە خەڵکی کوردستان نەبێ بەڵام لێرایە بتوانە بە تەواتی زانیاری وەربگرێت زۆر سپاس بۆ ئێوە بە هیوای ئەوەی ئینشەڵڵا نەورۆزێکی زۆر تایبەت و هەروەها پڕ لە ئاسایش بەڕێ بکەین بە یەکەوە لەگەڵ چالاکیەکانی خاڵێکی زۆر گنگیشە و حەزم کە لێرە ئاماژەی پێ بم دەستان خۆش بێ لەبەرەوەی کە هەر بۆنەیەکە بوو لە ڕابردووە لە سلێمانی کۆمەڵی شوێنی تایبەت کۆمەڵی ئاهەنگی تایبەتیانەکە بەڵام ئێوە ئەمەتان تێکشکان ئێستا لە سلێمانی ئەبێ هەمووی بەیەکەوە ئاهەنگدا هەمووی بەیەکەوە بۆنەکان بەزین توێتی بێڵێتەوە بۆیە لێرەوە پێتانەڵێن لە شاری سلێمانی لە حەبەی مانگەوە ئەم چالاکیانە بەڕێوە ئەچێ بێ جیاوازی بۆ هەموو ناوچەکانی تر ئەتوانن لێرە میوان بن و میوانیش نیە ماڵی خۆتانە سلێمانی هەمیشە باشی کردوێتەوە بۆ هەموو کەسێک زۆر سپاس بۆ ئێوە دووبارە سپاس بۆ سپۆنسەرەکانی ئێمە کۆمپانیای میترۆنۆم سپاس بۆ تایگەر فۆرس سپاس بۆ شۆکەرز سپاس بۆ هەموو ئەوانەی کە لە داهاتوە بێنە پێشەوە لێمان تکاتان لە یەکەم ئەوەی کە ئەتوانێت بێتە پێشەوە لەگەڵ پلتفۆرمی ئینسلێمانیا بەشدار بێت لەبەروی بەڕاستی پێویستمان بە سپۆنسەرە پێویستمان بە هاوکاری بازرگانەکانە کۆمپانیاکانە هەموو لایەنەکانە و دووبارە سپاس بۆ هەموو لایەک سپاس بۆ برایانی 104 ئاسایش هەموو ئەوانەی هاتوچۆ هەموو ئەوانەی کە هاوکاری پلتفۆرمی ئینسلێمانی بوون بە تایبەت میدیا و میدیاکارانیش سپاس بۆ ئێوە